بینەران خۆشەویستانی کورسات نیوز دووبارە سڵاوتان لێبێت. میوانێکی دیکەمان لێرە لەگەڵدا وەکو بەشداربوویەکی گرنگ لە نێودیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی دیارە ڕەنگە کاریگەری ئەم و پەیوەست بە بەشێک لە کێشەکانی عێراقەوە مەبەستم لە شیکردنەوەکان لە گفتوگۆکانیەتی ئەویش بەڕێز عەبدوڵڵا ئەلقازیە کە بەڕێزیان بەڕێوەبەری جێبەجێکاری کرێسنت پێترۆلیۆمن لە عێراق. ڕاستەوخۆ لێرە میوانی ئێمەیە گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین. بەڕێز کاک عەبدوڵڵا زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت، بەگشتی جەنابە سەرنجت چی بوو لەسەر دیداری سلێمانی کە لە زانکۆی ئەمریکی ساز دەکرێت و ئامادەبوانیش بە هەمان شێوە چۆن هەڵسەنگاندن بۆ تەوری گفتوگۆکانیان کرد؟ بەڵێ سوپاس بۆ ئەم میوانداریە. من بەڕاستی زۆر دڵخۆشم کە لە شاری سلێمانیم، ئەمە شاری منە. من زیاتر لە 16 ساڵە لەم شارەم، بەڕاستی هەستەکەم ئەمە شاری خۆمە و لە ناو خێزانی خۆمەم. پێم خۆشە ئەو بابەتەتان بۆ باس بکەم لە بابەتی ئەم دیدارەوە، ئەم فۆڕومەوە. بەڕاستی ئەو پانەڵەی دوێنێ تا بەشدارم کرد لە بابەتی وزەوە. ئەمەوێ پێتان بڵم کە زۆر دڵخۆش بووم بۆ بەشداریکردنم، بەڵام پێم ناخۆشە کە بەشەکانی ئەوەڵی ئەم فۆرمەم لەدەست داوە، چونکە بەڕاستی زۆر فۆرمێکی باشە. بەڕاستی ئامادەبووان گرنگ، ژمارانیە گرنگ ئەو کوالیتی ئامادەبووانە کە لێرە ئامادەن لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی داراییەوە، بڕیار بەدەستەکان، خاوەن بیرۆکەکان. لەبەر ئەو پێم وایە بەڕاستی هەموو لایەنەکان زۆر باش بوون و هەموو ئەو کەسانی کە بەشداریان کردووە یارمەتی بەرەو پێشبردنی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەت ئەدەن. باشە ئوستاز، ئەمە بزانم کێشەی کۆمپانیاکانی تایبەت بە بەرهێنانی نەوت و غاز لە عێراق و هەرێمی کوردستانە چییە؟ کە ئەمە بابەتێک کە ئێمە بە بەردەوامی گوێبیستیە بین، خەڵکی عێراق، خەڵکی هەرێمی کوردستان گوێبیستی ئەم بابەتە بنەوە. لە ڕاستیدا وەکو پێشتر باسمان کرد، وەبەرهێن لە هەموو بابەتێک، لە هەموو سێکتەرێکی وزەدا بەتایبەت لە غاز کە تێچوویەکی زۆرتری هەیە و قورسترە و خەتەرترە. لەبەر ئەوە وەبەرهێن بەڕاستی پێویستی بە کۆمەڵێک دڵنیاییە بۆی بتوانێت بەردەوام بێت لە وەبەرهێنان و سوودی زیاتر بگەێنێ، هەموو لایەنەکان سوود ببینن. پێویستی بە کۆمەڵێک سیاسەت و یاسا و کۆمەڵێک بەرنامەی دەستوری هەیە بۆ ئەوەی مافەکانی پارێزراو بێ. پێویستی بە شوێنێکی ئاسایش و ئەمان هەیە بۆ ئەوەی توش تەنها شەریکی ئێمەنا، هەموو شەریکەکانی تر کۆمەڵێک خەتەر و کۆمەڵێک کێشەی ئەمنی توش بووە. ئەمە کار ئەکاتە سەر ئەوەی کە لایەنەوە بەرهێنەکان نایەنەوێ بەردەوام بن لە ئیشکردن. ئێمە بەڕاستی لێرەدا لە کوردستان لە شوێنێکی ئەمان و ئاسایشین، بەڵام هەمویان وانین. لەبەر ئەوە پێویستە هەموو وەبەرهێنەرەکان شوێنێکی ئەمنیان بۆ دابین کرێ، شوێنێکی ئاسایشیان بۆ دابین. تەبیر لەوە دەکرێتەوە هەرێمی کوردستان ببێتە ئەو شوێنێک بۆ وەبەرهێنەرانی نەوت و غاز شوێنێکی لەبار بێ، ئەو شوێنە گونجاو بۆ ئەوان هەرێمی کوردستان بێ. بەڕاستی ئێمە لە 2007ەوە هاتوونەتە ئێرە و پێمان وا بووە کە هەتا ئێستش هەروایە کە شوێنێکی ئامن و شوێنێکی ئاسایشە و بەبێ هیچ کێشەیەک کارمان کردو، ڕوبەڕووی هیچ شتێک نەبووینەتەوە. تەنانەت کێشەی کۆمەڵایەتیشمان نەماوە و لەگەڵ هەموو شوێنەکان کە ئیشی تیاگەن ڕێککەوتین و لە مانگی 6 پێشەوە هەتا وەکو مانگی 1 ئەم ساڵ کۆمەڵێک کێشەمان هەبوو لە ناوچەی کۆرمۆر، کۆمەڵێک دەست درێژی کرایە سەر ئاسایش و ئەمنی ئێمە و ئەمە ئەبێتە هۆی دڵەڕاوکێ بۆ ئێمە بۆ شەریکەکانی تریش، کۆمپانیەکانی تریش. ئێمە 16 ساڵە لە کوردستان ئیشەکەین و ڕەنگە بتوانین هەتا حدێک بتوانین ئەمە چاپۆشی لێ بکەین، بەڵام هەموو کەسێک کە خاوەن
بەردەوامبوونی پرۆژەیەکی گاز بێ کە شتێکی وای توش بێت تووشی ترشێک ئەبێ و کاردانەوەی ئەبێ باس لە کۆرمۆر کرد ئەمە بزانم ئەم هێرشانی دوایی کە کرایە سەر کێڵگەی کۆرمۆر هۆکارەکانی بۆچی گەڕەنراوە ئێستاش ئەم بەترسیانەمەوە ئەگەر بکرێت ئەمەوێ یەک شت زیاد بکەم بۆ پرسیارەکەی پێشوو ئێمە سێ شت هەیە کە ئەتوانێت پشتگیری بە بەرهێنان بکە یاساکان شوێنی ئاسایش و بەدەستهێنانی مافەکانی خۆمان پێویستە هەموو وەبەرهێنێک مافەکانی خۆی دەست بکەوێت و ئەوەی کە ئێستا ئەیبینین بەڕاستی دۆخێکی قورسە بە تایبەت لە ئەوانەی کە لە دەرەوەیەن و وەبەرهێنانەکەن ئێمە و کۆمپانیای تریش کێشەی ئەوەمان هەیە کە پارەکانمان لە کاتی خۆیان وەرناگرین و حەقی خۆمان وەرناگرین لە کاتی تەواو بە شێوەیەکی ڕێکوپێک و پێم وایە ئەمە ئەبێت کە چارەسەر بکرێت و هیوادارم ئەم نامەیە بگات بۆ کەسانەی کە بەرپرسن لە حکوومەت کە ڕێزێکی زۆرمان هەیە بۆیان و بڕواشمان وایە کە ئەوان نایەنەوە هیچ زوڵمێک لە ئێمە بکەن و پێمان وایە ئەوان نیەتیان باشە لەگەڵ ئێمە بەڵام لەبەر ئەوەی کە ئەم کێشانە هەیە ئەمانەوە داوایان لێ بکەین لەبەر ئەوەی ئەمە ئەبێتە هۆی دروستکردنی هەلی کاری زۆرتر بۆ خەڵکی عێراق ئێستا سوپاس بەخوا سەرڕای ئەو دەست درێژیانەی کە کراوە بەردەوامی لە کارکردن و ئێمە پابندین بە کارەکانمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پلەی دووەم پلەی یەکەم ئێمە پابندین بە ئەرکەکانمان بەرامبەر خەڵکی عێراق و خەڵکی هەرێم ئێمە ئەمانەوێت کارەبا بۆ خەڵکی عێراق و خەڵکی کوردستان بە تایبەت کە ئێمە لە کوردستان ئیشەکەین دابین بکەین ئەمانەوێت کەمترین مافی خۆی کە کارەبایەکی پاکە لە غازەوە دروست ئەکرێت بەدەستی بێنێ سەرڕای هەموو قورسیانە ئەو کێشانەی کە باسم کرد لە ڕووی ئەمنی و لە ڕووی مافەکانمانەوە سەرڕای هەموو ئەمانەش ئێمە بەردەوامی لە ئیشکردن و بە یارمەتی خوا بەردەوام ئەبین و کارەکانیشمان زیاد ئەکەین ئەمانەوێت بۆ خەڵک ئەم شتانی کە ئەم بەرهەوانەکە زیاد ئەکرێت بۆ خەڵکی ناوچەکە بێت نەک بۆ فرۆشتن و دواتر بۆ عێراق من وەڵامی بەشێکی پرسیارەکەم وەرنەگرتەوە کە ئەو مەترسیانە ئەو هێرشانی کە ئەم دوایە کرایە سەر کێڵگەی کۆرمۆر هۆکارەکەی چی بوو و تا ئێستاش ئەو مەترسیە ماوە کە هێرشی کرێتەوە سەر لە ڕاستیە پێم من لەو بابەتەیە نازانم ناتوانم وەڵام بەمەوە ئەمە پرسیارەکە کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق دەتوانن جواببنەوە هیوادارم کە دەست بگرن بە سەرمدۆخەدا بۆ ئەوەی کە بتوانین ئەو فراوان کارێنی کە دەستمان پێ کردووە بۆ خزمەتکردنی کۆمەڵگا و خەڵکی عێراق زۆر باشەکەوات دێمە سەر پرسی غاز ئێستا یەکێکە لە بابەتە گرنگەکان کە باسی لەوەکرێت لە عێراقا ئەمە بزانم ئاستی غاز لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە لە چه ئەندازەیەکدایە و لەو ئاستەیە کە دەتوانێت حکوومەتی ناوەندیش پشتی پێ ببەستێ هەرێمی کوردستان خوای گەورە بەخششێکی زۆری پێداوە لە ڕۆیی غازەوە ئێمە لە کێڵگەی کۆرمۆر و کۆمەڵە کێڵگەی تر هەیە ڕەنگە بەهۆی سروشتی جوگرافی لە شوێنەکانە جیاواز هێزەکان غازەکان جیاواز بێ کۆمەڵێک مادەی تری لەگەڵا بێ پێویستی بە چارەسەر هەبێ و پێویستی بە کۆمەڵێک بابەتی تەکنیکی هەیە کە قورسترە و گرانتر ئەکەوێ بەڵام ئەو بەڕاستی ئەو بڕێی کە هەیە بڕێکی زۆر باشە ئەتوانێ پێویستەکانی هەرێم و پێویستەکانی عێراقیش پڕ بکاتەوە لە بابەتی کارەبا و لە بابەتی وەبەرهێنانیشە غاز تەنها بۆ کارەبانیە هەروەها بۆ وەبەرهێنانیشە کە ئەتوانێ بەرەپێشوونێکی ئابووری زۆر گرنگ
دروست بکە کاتێک کە تۆ کارگەیەک دائەنەی هەر کارگەیەک بێ کۆمەڵێک هەلی کار دروستەکەی کۆمەڵێک خەڵک ئەتوانن ژیانیان لەسەری دابین بکەن و لەبەر ئەوە هەرێم ئەتوانێت ئەگەر بێت و پێویستەکانی خۆی پڕ بکاتەوە لە هەرێم ئەتوانێت بینێرێت بۆ عێراق و عێراقیش سوودی لێوەربگرێ و بەپێی ئەو ڕێکەوتنە تازەی کە بەڕێز سەرۆکوەزیران باسی کرد لە نێوان هەرێم و بەغداد لە بابەتی نەوت و غاز ئینشەڵا دەست پێشخەرێکی باشە بێ لەو ڕێگەیەوە ئەتوانین بگەین بە ئالیەتێک کە یەکسانی ڕابگرین لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئەم سەروەتە بۆ هەموو خەڵکی عێراق بێت خی گەورە بەخششێکی زۆری داوە بە عێراقیەکان لە سەروەتی وزەوە و پێویستە پلانی بۆ دابنرێت پێویستە جێبەجێ بکرێت و پێویستی بە کۆمەڵێک هەوڵ هەیە من پێم وایە هەموو ئەم لایەنەی ئەو لایەنانەی کە لەم بابەتە ئیشەکەن بەڕاستی دڵسۆزن و هەوڵی بۆ ئەیەن و ئەیکەن بەنامەی کار دەمەوێت بزانم کۆمپانیاکان لە سەرانسەری جیهاندا گرنگی باشیان پێدەدرێت و خاوەن کۆمپانیاکان هان دەدرێن ئەم کۆمپانیانە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هیچ جۆرە هاندانێکیان هەیە چ لە ناوخۆی عێراق لەسەر سینۆ دەوڵەتیش بۆ ئەوەی کە کارەکانیان بە شێوەیەکی باش بکەن و لە بەرمەترسیدا نەبن باشە پرسییم کە ئایا ئەو کۆمپانیانی کە کاری بەرهێنان و دەرهێنانی غاز دەکەن لە هەرێمی کوردستان و لە عێراقا هیچ پاڵپشتێکی بەپێی پێویست باڵپشتی دەکرێن بۆ ئەوەی کە مەترسی هەم لەسەر کارەکەیان لەسەر ژیانیشیان نەبێت پاڵپشتیەکان چۆنن بۆیان والله ما فهمت السؤال اعذريني والله عفوا باشە باس لە پاڵپشتی پشتگیری خاون کۆمپانیاکان و کۆمپانیاکانەکەم لە هەرێمی کوردستان و لە عێراقا حکوومەتی عێراق توانیوێتی پاڵپشتیان بکات بۆ دەرهێنانی ئەو نەوتەی کە لە هەر شوێنێکی عێراقا هەبێت المقصود مساعدات من طرف الحكومة يعني؟ بلى والله أنا في ڕاستی من پێم وایە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمیش هەوڵی خۆیان داوە بۆ ئەوەی کە ئەمن و ئاسایش و دڵنیایی بن بە بەرهێنەران لە ناو شوێنەکانی خوانە بەڵام ئێمە داوا ئەکەین کە ئەم گرنگی پێدانە زۆر زیاتر بێ بۆ ئەوەی دڵنیایی و بەرهێنەرەکان زیاتر بێ و بتوانێت کارەکانی گەورە بکات و زیادی بکات لەبەرەوەی ئەمە سوودەگەێنێ بە هاوڵاتیان لە ماوەی چەند مانگێک بەر لە ئێستا چەند کێشەیەکمان بینی یاخود کێشە یاساییەکانی تایبەت بە دەرهێنان و بەرهێنانی غازمان بینی لە هەرێمی کوردستاندا دواترتانی لێتە لەلایەن دادگای فیدراڵیەوە ئەمێ بزانم ئەم کێشانە فعلەن بوونیان هەیە ناقانونیە دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە و ئێوە سەرنجتان چی بوو لەسەر بابەتەکە؟ بەڕاستی ئەمە بەڕای من دەستوری عێراقی ئەتوانێت حکم بکات لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغداد ئەمە چوارچێوەیەکی گشتیە ئەو پێم وایە هەبوونی یاسای نەوت و غاز وا ئەکات کە دەرهێنانی نەوت و غاز لە هەرێم و لە شارەکانی تری عێراق بە شێوەیەکی قانونی و یاسایی بێ و دووبەرەکی لەسەر نەبێ و ئێمە هیچ کێشەیەکمان نییە کێشێکی یاساییمان نییە لە عقدەکانمان لەگەڵ حکوومەتی هەرێم و ئێمە بەردەوامی لە ئیشەکانمان و هیوادارین کە ئەم هەڵەتێ گەیشتنە نامەوێ بڵم ناکۆکی پێم وانێ ناکۆکی بێ پێم وایە لە یەکتێنە گەشتنێکە هەڵەتێ گەیشتنێکە لە ڕووی تەکنیکیەوە لە بابەتی یاسای نەوت و غاز و یاسایەکی نەوت و غازی باش دابنرێ و ئەم کێشانە تێبپەڕێنرێ و هەوڵ بدرێت کە هێزێکی زۆر و هەلێکی زۆر بۆ خەڵکی عێراق لە سێکتەری نەوت و غازا دابین بکرێ بە دڵنیایی و ئەگەرم قانونام یاسایە جێبەجێ بکرێ ئەوە ئەبێت بە کارێکی سەرەکی و گرنگترین کار بۆ جێگیرکردنی سێکتەری نەوت و غاز وەکو بەڕێزی شدوتت ئەو یاسایانەی کە دەرئەکرێن
گرنگترین کارتێکەرن بۆ وەبەرهێنەرەکان لەبەر ئەوە هەبوونی یاسای نەوت و غاز کە بە شێوەیەکی یەکسان بۆ سوودی هەموو لایەنەکان بڕوانێ بە پێی دەستوری عێراقی پێم وایە ئەبێت بە باشترین ڕێگا و ڕاستترین ڕێگا بۆ پەرپێدانی کەرتی نەوت و غاز لە عێراق. ئەما کەمە دوا پرسیار دەگەڕێمەوە ناو دیبیت و دیدارەکەی ئەمڕۆ بە شێوەیەکی کە گشتی ئەو کەسانەی کە شارەزاییان هەبوو لەسەر سیاسەتی عێراق و ئەو کەسانی لە ڕۆئابوووریەکەیشەوە تێبینی و سەرنجیان هەبوو جەنابتان چۆن هەڵسەنگاندنتان بۆ کۆی دیبیتەکان و ڕاوبۆچوونەکانی بەشداربووانی بیانی کرد لەسەر وەزعی عێراق. عفوا اذا الاستيضاح مشاركات خارجيه لان ذكرت لي مشاركات خارجيه شو المقصود بها؟ ما بس میوانانی نێو دیبیتەکە بوو. ايه عيد السؤال ولا خلاص اجاوب انا؟ اي خلاص تجاوب. بس أعيد لك هو في واقع الأمر اليوم خلال المداخلات اليوم ومداخلات البارحة لباري أو قساني كرالان براني برزي لمرو لدوينش إما الخليج من خلق إمارات هیچ پندێکمان هەیە ئەڵێ نینۆکی خۆت نەبێ ناتوانێت پێستەکەت بە بخورێنێ لەبەر ئەوە پێم وایە خەڵکی عێراق خۆیان ئەتوانن گەنجەکانی عێراق کەسەکانی شارەزاکانی عێراق کە ئەمە وڵاتێکە بەڕاستی هێزی مرۆیی زۆر باشی هەیە ئەتوانێت خۆی کێشەکانی خۆی چارەسەر بکات پێویستی بە خەڵکی دەرەوە نییە بەڵام ئەو قسانەی کە من بیستم لەلایەن خەڵکی دەرەوە چ لەم دیدارە و چ لە شوێنەکانی تریش هەمووی باسی ئەوەکەن کە عێراق بگەڕێتەوە بۆ دۆخی باش و بۆ دۆخی جارانی خۆی کە باش بوو و کۆمەڵێک سامانی زۆر گرنگ هەیە لە عێراقا چ سامانی مرۆیی بێ سامانی سروشتی بێ کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی سیستمێکی کشت و کاڵی و سیستمێکی وەبەرهێنانی باش دروست بکەین ئەو بێتە هۆی بەهێزکردنی بواری ئابووری عێراق پێویستە عێراق ئەو هەموو لایەک لەسەر ئەم بابەتە کۆکن کە لە دەوڵەتی ئیماراتیشمان ئەمەمان بەسەر هاتۆ پێویستە عێراق لە دەوڵەتێکی نەوتیەوە بگۆڕێ بۆ دەوڵەتێک کە کۆمەڵێک سەرچاوی داهاتی هەبێ کە ئێستا لە سەدان 90 داهاتێکی لە ڕێی نەوتەوەی بەڕاستی ئێستا زۆر گرنگە چونکە ئەمە بابەتێکە خەتەرێکی زۆر دروست ئەکا لەسەر دارایی عێراق تەنها خوا ئەزانێت کە سبێنێ چی لە نرخی نەوت دێت چی لە وجودی نەوت دێت لە عێراق بەڕاستی هەر گۆڕانکاریەک کاریگەریەکی زۆر گەورەی ئەبێ لەسەر عێراق لەبەر ئەوە ئێمە ئەمانەوێت عێراقێکی ئارام و عێراقێکی باش ببینین لەبەر ئەوەی کە خەڵکی عێراق برای ئێمەن خۆشەویستی ئێمە ئەمانەوێ وڵاتەکان ئامین بێ. بەڕێز عەبدوڵڵا ئەلقازی بەڕێوەبەری جێبەجێکاری کرێسن پترۆلیۆم لە عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونت نشکر حضورك بس. شكرا جزيلا بالعكس انا بۆ ئێوەش من بەڕاستی زۆر دڵخۆش بووم بەم دیدارە ئیشەڵا هیوادارم کە لەم شێوە دیدارانە دووبارە بکەینەوە لە داهاتوودا. پاشکەمێکی دیکە ئێمە هەر بەردەوام دەبین لە دواندن و گفتوگۆکردن لەگەڵ کەسەکانی کەسایەتیەکانی کە بەشداربووینە و دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی درێژەی دەبێت تەوەر و ڕووماڵەکەی کورسات نیوز لە ساعاتەکانی دواتر و کاتەکانی دواتردا.